вас с наступившим 2017 годом. Я желаю вам, чтобы вы всегда находились в кругу семьи, чтобы друзья находились всегда с вами рядом. И чтобы вы находились на своем месте и чувствовали всегда, что вы приносите пользу там, где вы находитесь. Я вас всех люблю, мира вам и добра. دانشی شاری لیورپولی بریتانی یکی لهیوات کان و بکر بمشاری موسکو أو بو أفصل هاتم بس أويك مشكلة من جوان تركض أو بو سالي صالي تازة وبراسير قد تبيني ومن ذكر أوها بجواني أم شارع برازين ريتوا لقى الله ويتماشى كي ريشوني أمني زور تنجيرا بلام أوش هلا لبرجوان دي همو خالشي إيرو همو أواني كا إمام مانان كدين بيرو كان بو حسب سلامتي وآنامي Дарили детям сладости разные, которые наши звери волшебные слепили сами. Дарили подарочки, шапочки волшебные. Очень много всего другого. Но это каждый узнает. Под своей елочкой ребенок увидит и найдет. پیرۆزبایی لەسەر جەمگەلی کوردەکان بە تایبەتی لەبرا پێشمەرگەکانمان بە بۆنەی هاتنی ساڵی 2017 بەڕاستی ساڵی 2016 ساڵێکی ناخۆش بوو بۆ گەلی کورد بەڕاستی بە بۆنەی ئەوەی کەوا شەهیدێکی زۆرماندا کورد شەهیدێکی زۆریدا لە هەموو لایەکەوە هێرش کرایە سەرمان بەڵام بە خۆشحاڵانەوە کەوا برا پێشمەرگەکانمان و گەلی کورد بە هاوکاری هەموو لایە توانیمان سەرکەوتن بەدەستبێنین ئینشاءڵڵا ساڵی 2017 ئەبێتە ساڵێک خۆشبەختی بێ بۆ گەلی کورد و بۆ سەرجەم کوردستان ببین بە دەوڵەتی کوردستان ڕابگەێنین. ئەم شەو کە کاتە شەوی سەری ساڵ کۆتایی دێ بە ساڵی 2016 هاتنی ساڵی 2017ەیە 2016 پڕ بوو لە ناخۆشی و نەهامەتی بۆ گەلی کورد. ئینشەڵڵا لە 2017 بێتە هۆی خۆشی و شادی بۆ سەرجەم گەلی کورد و کۆتایی دێ بە پێشەم هامەتەکان. لە شاری کەرکووک هاتووم بۆ شاری سلێمانی خۆشەویست زۆر دڵخۆشم کە خەڵک ئاهەنگ ئەژێڕێتەوە بە بوونی ساڵی تازەوە دڵنیام کە خەڵک بێزار بوو لە 2016 یعنی بێگومان وەکو هەموو کوردێک دڵتەنگم دڵم پڕ ئازارە بۆ برا پێشمەرگەکان بۆ شەهیدەکانمان بەڕاستی ساڵێکی بڵێم چی یعنی پڕ بوو لە ناخۆشی هیوادارم لە ساڵی 2017 گۆڕانکاری تا بکرێ. هو بيكري شهداء كرد فيلي إما كرد فيلي العراق تقريبا يعني بيشتدوه 1000 شهيد مانعي صدام إعدام كرد تغيب يعني كرد هيك أثر يعني نية خمن خانواده فيلي أثرمان بدبختي من هجرمان كردن الله ودمان لمالمان يعني باور بك يعني وبايبتي مخام موظف بيم لشركة العامة للسيارة معاون ملاحظ بودي بيم وبياجماني تاجر بي أول بازار لشارجة هاتنا مال بردنا مان شوكية خوازي من الرمز ليش شهداء لك كرني لي ساحة بريري ساحة خوازي من ونو يوم بكاني یا خو کردن دست در نکا اره کار کردن و اینا ممنون یعنی اره کار کردن